دانگو باس ماتیوس خاوەن شکۆ جلیۆس لازەویلی جوولەکە هەوڵگەلێک هەیە. لێرە چی دەکەی؟ مەگە بە تۆمە کوتبوو ئەگەر لا دنیا بێت؟ بەڵێ فەرمووت، بەڵام تاوێ لەمە بەرکابرایك بە دروشکەوە ئەوی دەرکرد. ئەمنیش بە پای پیادە نەم دەتوانی بە دوایە بڕۆم. دەی بۆچی پیادە؟ ئاخر قوربان نیازم بە ئەسپ نەبوو. وام نەدەزانی کە ئەو دەرباز بێ. چۆن لەم کۆشکەوە هەواڵەکان گەیشتوەتە دەرەوەی کۆشک؟ دروشکە چێکەت ناسی؟ دەم و چاوی خۆی داپۆشی بوو، بەڵام وابزانم دروشکەی جەنابی ماکسیمیلیان بوو. ماڵی ماکسیمیلیان خەژەر چاوەدێری بزانە دروشکەکە هەرەوە یاننا. بڕۆ بەسەر چاو قوربان. بەر لە خۆرەوە دەبێ بگەڕێمەوە بۆ شار، نیگەران مەبن، هێشتا دەرفەتمان هەیە. ئەمن ببەخشن خاوەن شکۆ، دەتوانم پرسیارێکتان لێکەم؟ ماتیوس تۆ نزیکترین دۆستانی منی، هەرچی دەوێ بپرسە. دۆژمنی ئێوە لەگەڵ ماکسیمیلیان لەبەر چیە و لەکەیەوە دەستی پێکرا؟ چۆن کو متمانم پێتەوێ دێڵێ. من چەند ساڵ بوو کە هێلەنم خۆش دەویست و دیوکلیتیانوس لەم کارە ئاگادار بوو. بەڵام بە هاتنی ماکسیمیلیان دیوکلیتیانوس دوو دەستی کچەکەی پێشکەشیەوە کرد. من هەر لەو ڕۆژەوە بڕیارمدا کە پیشان بدەم ماکسیمیلیان شیاوی هێلێنی نییە و خەیانەتکارێک زۆرتر نییە بۆ دەستێ لەمێنم. باڵگەگەلێکیشم لەوە کۆ کردووەتەوە کە لە گوزارشێکدا بە دیوکلیتیانوس دێڵم. ئەگەر سەرنجی نەدا گزارشی دووهەم دەنووسم بۆ ئەمپراتور ئادریانوس. بۆچی جەنابی دیوکلیتیانوس و خاتو هێلێن ماکسیمیلیانیان بەسەرەوەدا هەڵبژات؟ ئەمە دەچێتە سەر دەسەڵاتی هەر کام لە ئێمە لە ڕوومدا. ماکسیمیلیان کوڕی سەناتۆرێکی ڕوومیە و من کوڕی ئەفسەرێکی قەدیمی ئەرتەشی ڕوومم. کامان دەتوانی پشتیوانێکی باش بۆ حکوومەتی دیوکلیتیانوس بین؟ بەداخەوم قوربان. لێگەڕێ. ئێمە بۆ کوێ دەڕۆین گالووس؟ ئێوە دەبێ بە ماوەیەک لە شار دوور بن. چۆن؟ دڵارستان پڕە لە حەشارگە. ئێوە چەند ڕۆژێک خۆتان بشارنەوە تا وڵات ئەهوەن دەبێتەوە. بەم چەشنەی ڕوومیەکان لە ئێوە غافڵ دەبن. من هەموو ڕۆژێ بۆ ئێوە خۆراک دێنم. نا، من تەنیا نیم. نابێ لە بەرگانی خۆم ئەرکی سەرشانم لەبیر بەمەوە. کۆبوونەوە و بانگێشتن لە خەڵک درەنگ نابێ. پاشانی دەرفەتی ئەم کارەمان هەیە. بەڵام من و هەوایینەکانم 3 ڕۆژی دیکە لە قەبرستاندا یەکتر دەبینینەوە. کەوایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. نیگەران مەبە گالووس. دەکرێت تاوێ گوێ ڕاگری بۆ قسەکانی من؟ گوێ ڕادەگرم. نا، گوێ ڕاناگری. نازانم وای لەنەو کام دنیادا. ڕاستەکەی بم بۆ هاتنە.
هەواڵی هاتنی ئەمپراتور بۆ فیلادلفیای مێشکی بە تەواتی بەخۆیەوە خەریک کردوم تەنیا بەسە هەڵەیەک بێتە پێش هەموو شتێک خراپ دەبێت تەواوی هیواکار من بە جارێکدا پوچەڵ دەبێتەوە تێنە بریا بەجێگەی ئەم هەموو بەرزەفڕیە کەمێکیش سەرنجی کاروباری گرنگت دابە. ئاتەنە تۆ نازانی کە هاتنی ئەمپراتور بۆ ئێرە چەندە دەتوانێت بناغەکانی حکوومەتی من لە ڕوومدا پتە و کاتەوە جگە لەمەش بیرەوەریەکی زۆرم بۆ زیندوو بووەتەوە چ ڕۆژانێکم لەگەڵ ئادرنیانوستا هەبوو هەروە دەزانم دوێنێ بوو شەڕی بەینول نەهرەین چ شانازیەکی گەورە لەو کاتەدا من لە فەرماندەرانی لێژیۆن بووم ئادرنیانوس فەرمانیدا کە مەلەکانی فاڵگرتمیان دەرهێنا و کە هەندانی کردە بەریان ئای خوددا بە چ تا مەزرۆیەکەوە دەیان خوارد ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەو شەڕە بە قازانجی ئێمە دوایی دەهات ئاتەنە سەرکەوتنیشی گەورەمان لێ پێشدا بوو چ بەخت و ئێقباڵێ چ بەخت و ئێقباڵێ بە دوای ئەوەدا ئادریانوس بە دڵنیاییەوە چەند هەنگاوێک بەرەو شار ڕۆیشت و بە دەنگی بەرز هاواری کرد ئاهای ئەگەر خودایانێک لەم شارەدا هەنگووە بۆ من ڕابگرن من لە ئێوە داوا دەکەم کە لە ماڵەکان و مەعبەدەکانی شار دوور کەونەوە و فرمێسکی خەمیان بۆ دابڕێژن و لە بەرامبەری نێزەکان تیرەکان و شمشێرەکانی ئێمە لەم خەڵکە بەرگری مەکەن و بهێڵن کە ئێمە بەسەر کەوتنەوە بینە ناو شارەکەی ئێوەوە فاتح نەمکوت کە بە قسەکانی من گوێ نادەی تۆ لە ئاواتەکانی خۆتدا نۆخم بووی. زۆر باشە گوێ ڕادەگرم ئێستا بڵێ گوێ ڕادەگرم وا دەزانی کە ئادریان چ کەسێ دەکاتە جێگیری خۆی نازانم مەگەر نەتکوت کە پیشینەی دۆستیت لەگەڵ ئادریان زۆرە بیرەوەریەکانی ڕابردوم لەگەڵ ئادریانوس تاوێکی لە مێشکم ناچێتە دەرەوە هەموو کاتێک بیری لێ دەکەمەوە مەبەستم و بیرهێنانی بیرەوەریەکانی ڕابردوو نەبوو دەمەوەی بڵێم لەم دۆستیەت دەتوانین بە باشترین شێوە کەڵک وەربگرین بەمەبەستی چامانجێک لە ئەو داوا بکەن لەبەر دۆستیەکانی ڕابردوو بۆ پاداشی نەجاتی گیانی ئێوە بۆ جێگیری خۆی هەڵبژێرێ هەرچەند ئامانجێکی زۆر بەرزەفرانەیە بەڵام بۆ جێبەجێکردنیەوە دەکرێت هەوڵ بدرێت زیانیشی نییە بۆچی بەرزەفرانە مەگەر لە لێ هاتووی و کارامەی خۆ دڕدونگی یا لە دۆستی ئادریان هیچ کام لە بڕیاری سێنای ڕۆم گومانم هەیە وا دەزانم تەرانە دەگەر ئادریانوسیش قبوڵی بکات ئەوان قبوڵی ناکەن بەڵام زیانێکی نییە بەردەیکە و دەی هاویژین نازانی خاوەنشکۆ چەندە خۆشە پاڵدانەوە لەسەر تەختی خاتوونی هەوڵی ڕووم ئەم ئاواتە هەموو کادوا لە بیرروزەینمدا کەوا بوو پێشنیار دەکەم بۆ خۆشت هەوڵ بدەی شەڕۆن خێزانی ئادریانوس دەم سەفرەدە لەگەڵیدایە لەگەڵ ئەو دۆستایەتی خۆتدا بمەزرێنە ژنان لە بڕیاردانی مێردەکانیاندا دەورێکی گرنگیان هەیە هەرچەند پێم خۆش نییە بیبینم بەڵام پێشنیارێکی خراپ نییە دڵنیا بە هەر ئەم کارە دەکەم علی جناب جولیوس درود بۆ خاوەنشکۆ دیوکلیتیانوس جەنابی جولیۆس باسی شار بکە هەموو شتێک باشە تانیا نەگەرانی من لە ناوخۆی کۆشکە کە هەواڵەکانی دەگاتە دەرەوەی کۆشک